بەڵێ سلااو لە ئێوە بێ سلااو لە بینەرانی خۆشەویستی شاشە جوانەکەی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ بن هەمیشە لە باشی و ئارامی و تەندروست باشیدا بن وەکو خۆشان ئاماژەتان پێکرد ئەمڕۆ تایبەت بە ڕۆژی گیانی چییە کە 11 دیسەمبەری هەموو ساڵک دەستنیشان کراوە بە ڕۆژی گیانی چییە هەر بۆیە لەم ڕوانگەیەوە زانسە ژینگەیەکان کۆلێژی زانسە ژینگەیەکانی زانکۆی سلێمانی کەمپی چوارتای زانکۆی سلێمانی بەم بۆنەیەوە سیمینارێکی زۆر تایبەت بە ڕۆژی گیانی چیا ساز دەکات کە لەم نێوەندەیە تەواوی ژینگە دۆستان و تەواوی کۆمەڵگەی مەدەنی و ژینگە پارێزان و تەواوی ئەو کەسانی کە لە بواری ژینگەیە کار ئەکەن لەم سیمینارەیە ئامادا بن دوا بەدوای ئەمەش چەندین چالاکی تر لە کاتژمێر سێ با بڵێن گەشتێکی شاخڕەوی لە یەکێک لە چیاو شاخەکانی شار باژێر ئەنجامەدرێت جا بۆ ئەوی قسە و باسی زیاتر بکەین لەسەر تەواوی ئەم ڕۆژە گیانەیە کە 11 دیسەمبەری هەموو ساڵێک دەستنیشان کراوە با ڕۆژی گیانی چیە و ئەم ڕۆژەش بەرزرا ئەگیرێت هەر بۆیە بەم بۆنەیەوە لە چەندین جێگاکانی هەم خودی زانکۆی سلێمانی کۆلێژی زانسە ژینگەیەکان چەندین چالاکی لێرە و لێوە ئەنجامەیەت و لەسەر گرنگی و بایەخ و تایبەتمەندی ئەم ڕۆژە گیانیەش کە هەڵبین زیاتر ئێمە بیبەستینەوە بە پاراستنی ژینگەی کوردستان و لە هەمان کاتە تا چەندە کۆمپانیا گەشتیاریەکان ئەتوانن هەماهەنگ بن لە پاراستنی تەواوی ژینگەی کوردستان و هاتنی گەشتیاریان بۆ ئێرە تا چەندە کارێک بکەن بۆیی لە کەمکردنەوەی مەترسی و زیانەکانی ژینگەی کوردستانیش دووریان بخەنەوە ئەچمە لای میوانی یەکەمی پرۆگرامەکەم زۆر بەڕێز دکتۆر دڵشاد زامام لەگەڵا بێت پێشکەشکاری یەکێک لە سیمینارەکان لە کۆلێژی زانسە ژینگەیەکان لەگەڵ مابێت دکتۆر دڵشاد ئەگەر بێتە لای من سپاس بۆ ئامادەبوونت سلااو لێبێت هەربا لەوە دەست پێ بکەین دکتۆر دڵشاد بەڕێستان وەکو پێشکەشکاری یەکێک لە سیمینارەکان بۆمان باسکەی ئەو سیمیناری کە ئەمڕۆ ڕێکتان خستووە باز لە چیەکات تا چەندە بەستوتانەتەوە بە ژینگەی هەرێمی کوردستان کە بە خۆشحاڵی و ئێوە کارتان کردووە لەسەر هەر چوار پارچەی هەرێمی کوردستان و لەسەر شوێنە دیارەکانی و شاخ و چیاکانی هەرێمی کوردستانیش کارتان کردووە بەیانی بینەران و بیسەران باش بێگومان دەستخۆشی لە کۆلێژی زانسە ژینگەیەکانی زانکۆی سلێمانیەکەین لە چوارتا لە شار باژێر کە ئەمڕۆ بە بۆنەی ڕۆژی جیهانی چیاوە ئەم دیداری ڕێخستووە توێژینەوە کە ئەمە دەربارەی شاخە پیرۆز و پەرسراوەکانی کوردستانە کە لە دەقەمێخەکانە باسکراون و لە بەڵگە شوێنەوارەکانە هەمانن خۆشبەختانە بەڵگەمان زۆرن لە هەر چوار پارچەی کوردستانە شاخی پیرۆز و پەرسراو هەبوون لە کۆنا شاخەکان زۆر بە تایبەت لێیان ڕواندراوە بۆ نمونە شاخی پیرە مەگرون ئەو شاخەیە کە لە تۆمارە مێخەکانە وەکو ئەو شوێنە باسکراوە کە کەشتێکی حەزرەتی نوحی لەسەر لەنگەر گرتووە و نیشتۆتەوە یان شاخی بێستون بە شاخی خوداکان ناسراوە شاخی جوودی لە باکووری کوردستان ئارارات لە تەوراتە شاخی ئاگری داخ وەکو ئەو شاخی کە کەشتێکی لەسەر نیشتۆتەوە بۆیە شنجاش لەو تۆمارە مێخیانە هەندێک شاخ وەکو خاوەندی ژن ناسراوە هەندێکیان وەکو خاوەندی پیاو ناسراون گرنگی ئەم توێژینەوەی بۆ ئەمڕۆ چییە هەبینین تا ئێساش لە لادیەکانی خۆمانە گۆڕستانەکان لە شوێنی بەرزن شوێنی بەرز بەردەوام بە پیرۆز دانراوە چۆن لە یۆنانی کۆنا شاخەکان جێگەی خاوەندەکان بوون ئێستا ئەم بابەتە لە ڕووی گەشت و گوزاری ژینگەیەوە زۆر گرنگی پێدراوە لە کۆنا و ئێستاش بۆ منە لە وڵاتێکی و یابان ئەمڕۆ ڕۆژێکی نیشتیمانیە چونکە شاخی فوجیان هەیە وەکو ئەوان وەکو خاوەندێک لێ ڕوانن و لە هەمان کاتیشە بۆ گەشت و گوزاری کەلتوری و ژینگەی سروشتی زۆر گرنگی هەیە دکتۆر پێمان بڵێ لە ئێستاە گرنگی و بایەخی ئەو شوێنە دێرینانی کە تۆ کارت لەسەر کردو و ماوەیەکی زۆرە ڕەنگە بە دوواداچوونی باشت بۆ کرد بێت بایەخەکەی بۆ ئێستای کوردستان و بۆ ژینگەی کوردستان چۆنە بێ هەم لە ڕوانگەی تاکەکانی کۆمەڵگەشەوە کە ڕەنگە وەکو شوێنێکی کللتوری وەکو شوناسی وڵاتەکەی خۆیان تەماشای بکەن ئەمانە تا چەندە تێڕوانین و با بڵێن گرنگێکی تایبەتی هەیە بۆ سیمینارەکەی بەڕێستان بەڵێ بێگومان ڕابردوو بەردەوام پەیوەستە بە ئێستا بە تایبەت کاتێک تایبەست بێ بە کەلتور و شارستانیەت ئەگەر
ئەوانەی کۆن خەڵک باوەڕیان بەو شاخانە بوو بێکو شوێنێکی پیرۆز و پەرسرا و ئێستا بێگوانە باوەڕە نەماوە بەڵام لە هەمان کاتە ئەکرێ بۆ گەشت و گوزاری کەلتوری زۆر سوودیان لێ ببێنرێت چونکە ئەمە لە هەموو جیهانە وڵاتان گرنگی زۆر ڕەوادان جاری وایە شاخێکی بۆ نە شاخی وەکو فوجی لە یابان میلیۆنان گەشتیارە چێت وەکو خاوەندێک سیر کراوە بەڵام ئێستا وەکو شوێنێکی گەشتیاری ڕاستەخۆ سروشتە و ئەوەشمان بیر نەچێ بەڕاستی ئەمە چیاکانی کوردستان بەردەوام لە بەرمەترسی سووتانی دارستانەکانی ئاەتی مین ڕێژ کراوە دوژمنانی دەوروبەر بەردەوام تایار و درۆنەکانی سەرەتی ئەمانە ینی ئێمە لە ڕۆژی جیهانی چیایە چۆن بتوانین بیر بکەینەوە خەڵک گەڕێتەوە بۆ ئەو ژینگەیە لادیەکانی ئێمە لە قەتباڵی ئەو شاخانە دروست بکرێ وێ لە کۆنا ئەو شتە زۆر گرنگی پێدراوە و لێ ڕواندراوە و لە ڕووی سیاسی و سەربازی شەمە خۆمان نەزانی وتێکی زۆر گرنگ هەیە کە ئەڵێ کورد هیچ هاوڕێکی نێجگە لە چیاکان نەبێت وێ بەڕاستی ئێمە توانین چیا لە ڕووی کەلتوری نیشتیمانی و گشت و گوزاری و زۆر گرنگی پێبین. دکتۆر دڵشاد بە زۆر لە کات بەڕێز نەگرم لەبەرەی سیمینارەکە دەست پێیەکەی پێمان بڵێ ماوەی چنێکت پێچووتە بە دوواداچوونێکی باشت کرد بۆ تەواوی چیا دێرینەکانی هەرێمی کوردستان و تا چەندە ئەم سیمینارە ئەتوانی لە هەم لە کۆلێژی زانستە ژینگەیەکان بەپی دەرفەت بتوانی بە خوێندکارە خۆشەویستەکانی ئەم کۆلێژە ئەم سیمینارەیان بۆ باسکەی و لە هەمان کاتە لە ڕووی تەواوی ناوڕۆکی سیمینارەکە و بتوانن بچنە ئەو جێگەیانش کە بەڕێزت خۆت پێشتر بە دوواداچوونێکی باشت بۆ کردووە و هەم بۆ گەشتیارانیش پێما بێکارێکی گرنگە بێت. بەڵێ بێگومان هەستێکی خۆشە کاتێک بۆ نمونە گەشتیارێک ئەڕاتە شاخی پیرەمەگرون یا شاخی هەندرێن لە ڕاندوس ئەبینیم شاخە ئەو 3000 ساڵ پێش ئێستا بە پیرۆز سیر کراوە بە شوێنی خاوەندێک دانراوە و مێژوویکی دێرینی هەیە بۆیە ئەمە واکات خەڵک لە ڕابردووە بپەسرێتەوە بە ئێستاوە ئەوەشمان بیر نەچێنێ لەو ناوە دێرینانەی شاخەکانی کوردستان تا ئێستا ماونەتەوە بۆ نمونە لە نووسینی مێخیا کاتێک بە شاخ وتراوە کوور تا ئێستا زۆربەی ناوی شاخەکانی ئەمە هەر پێوترێ کوور یان کوور بەو شێوەیە ئەم ناوە دێرینەی کۆنی کوردستان کە بۆ شاخ بەکارێنرا سێرەکەی هەزاران ساڵە ماوەتەوە ناوی هەنێ لەو شاخانە زۆر دێرینن تا ئێستا هەر ماونەتەوە بە ئەماشەوە بەڵێ سپاس بە ئێوەش سەرچاو ڕێزت سپاس بۆ میوانەکەم لەم بەشەی پرۆگرام زۆر بەڕێز دکتۆر دڵشاد زاموە ڕێخەری یەکێک لە سیمینارەکان و هەم پێشکەشکاری یەکێک لە سیمینارە دیارەکانیش لە کۆلێژی زانستە ژینگەیەکان لە کەمپی چوارتە لە زانکۆی سلێمانی ئەمڕۆ سیمینارێکی تایبەت ئاماداکە سپاس بۆ وتەکانی جا ئێستا لەسەر تەواوی ڕێخەری ڕێخستنی سیمینارەکان قساکەین لە کەمپی چوارتە لە کەسەر بە زانکۆی سلێمانیە ئەچینە لای زۆر بەڕێز دکتۆرە ژینۆ خالید ڕخەری تاوی چالاکیەکان لە کۆلێژی زانستە ژینگەیەکانی زانکۆی سلێمانی لەگەڵمان نابێت دکتۆرە ژینۆ سپاس بۆ ئامادەبوونێت بە هەر لەوە دەست پێ بکەین بۆ پێمان بڵێ ئەم سیمینارە یاخود ئەم چالاکیانی ئەمڕۆ ڕێختان خستووە چەند چالاکیە باس لە چیەکە کێ ئامادەی تاوی چالاکیەکانە بێت طبعاً مەگو کۆلێژی زانستە ژینگەیەکان لە هەر ڕۆژێکی جیهانی تایبەت بە ژینگە چالاکیێکی تایبەتمان هەیە جا بە هەر شێوازی سیمینار بێ ورکشۆپ بێ یا چالاکیێکی مەیدانی بێ لەم ڕۆیە بە چانسێکمان نا بە خۆمان و کۆلێجەکەمان بە هاوکاری لەگەڵ پارێزەرانی ئاوی عێراق و سپۆنسەری ئەنگڵ تراڤڵ وینگ بتوانین ئێمە کە ئەم چالاکیانە ڕێخین لە ڕۆژی جیهانی چیایە چالاکیەکان بە شێوەیەکی گشتی لە دوو بەشی سەرەکی پێیە بەشی یەکەمیان تایبەتە بە زنجیرە سیمینارێکی زانستی تایبەت بە شاخ کە لە 5 تۆپیکا خۆی بینێتەوە یەکێک لە سیمینارەکان تایبەتە لەسەر گرنگی جوگرافیای شاخەکانی شارباژێر ناوچی شارباژێر یەکێکی تر لە سیمینارەکان تایبەتە بە شاخی پیرۆز و پەرسراوەکانی ناوچەی هەرێمی کوردستان یەکی تر لە سیمینارەکانی ترمان تایبەتە بە پەیوەندی نێوان مرۆڤ و شاخ بابەتێکی تری سیمینارەکان بە تەواوەتی تایبەت کراوە لەسەر چۆن ئێمە بتوانین هەم گەشتێک بکەین و هەمیش بەردەوام و هاوسەنگ بێ لە ڕووی ژینگەیەوە واتە سستێنەبڵ تۆریزم بکەین کۆتا سیمیناریشمان کە پێش چالاکی دووەمیەت ئەویش ئەوەیە ئەو ڕێکار و گرنگی و پێداویستە گرنگانی شاخەوانی ڕوون ئەکرێتەوە بۆ ئەو بەڕێزانە بۆ ئەو میوانە زیانی کە لێرە ئامادەن کاتێک کەسێک ئەچێتە شاخ پێویستە چی پێبێ و چی بکات سیمینارێکی تایبەت ئامادەیە لەسەر ئەو بابەتە
و دوای ئەوەش بەشی دووەمی چالاکیەکانمان دەست پێکا کە چالاکیێکی مەیدانی شاخڕەویە لەوێ بە پێکەوە هەمومان لەگەڵ میوانەکانە یەکێک لە شاخ و بەرزی نزمەکانی ناوچە شارباژێرمان هەڵبژاردووە کە بێ بە پیادەڕەوی ئەڕۆی نزیکی 3 سەعاتێک گەشتێکی شاخەوانی لەسەر خۆ ئەکەین لەوێشدا ئەنیشین پێکەوە گفتوگوی لەسەر ئەو دار و درەخت و گژوگیا و شێوازی ئاژەڵی کێوی و ئەو پێویستیانی کە لەم ناوچەیە ئاڵوگۆڕی ئەو زانیاریانە ئەکرێ و لە هەمان کاتیشە میوزیکێکی کورت لە شاخ لێ ئەیرێ و ئەژەندرێت بۆ میوانەکان و هەموو پێکەوە گەشتێکی شاخەوانی ئەنجامین. زۆر باشە هەستەکەم گەشتێکی زۆر تایبەتیش بێ دکتۆر زۆر جیاوازیشە لە ناو کۆلێژێکی زانستی گەشتێکی وا شتێکی تایبەتە. بەڵام گرنگی و مەهامی خۆشی هەیە چکە خۆی لە خۆی ئامانجەکەی ئەوەیە کە ئێمە چۆن ئاگایی بڵاو بکەینەوە لە ڕێی شاخەوانی شوانی شاختە ناشتێک نییە ئێمە سێریکەین یان گەشتێکی تیا بکەین و پیسیکەین بەڵکو لە کاتی ئەچینەوە ئێمە هەنێ وەشیاری ژینگەیش ئەین بە ئامادە بووان. ئەوە منیش ویستم ئەو پرسیارە بۆ ڕۆژیانم خوێنکارە خۆشەویستەکان لە کۆلێژی زانستە ژینگەیەکان تا چەندە ئێوە ئەتانەوێ ناوبەناو ئەم جۆرە چالاکیانیان بۆ ساز بکەن تەنیا ڕۆژێک بەس نییە بۆ ئەوەی ئێمە بتوانین چالاکە ژینگەیەکان بۆ تاکەکانی کۆمەڵگە بگەین یا خود بە ئاگایان بێنینەوە تایبەت بە هۆشیاری ژینگەی و زانیاری ژینگەی تایبەت بە ڕۆژی گیانی چییە بەڵکو نەخێت بە پێچوانەوە ئێمە توانین چەندین چالاکی لە ڕۆژەکانی تریشا ساز بکەین بۆی هیچ نەبێت هەم لە ڕووی پیس نەبوونی ژینگە و هەم لە ڕووی ئەوەی کە هۆشیاری و زانیاری باشیانە بێت لەسەر چیا و شاخەکانی کوردستان و لە مشک ویزری خۆیانە بۆ داهاتویان زیاتر ئەم زانیاریانە کۆ بکەن ومانە تا چەندێک گرنگە. طبعاً ئێمە هەر خۆی وانەکانمان لە کۆلێژ زانستە ژینگەیان هەمووی بەم جۆرەیە یعنی ئەگەر چالاکیەکەش نەکەین خۆی وانەی خوێندکارەکانمان هەر بەم شێوازە دیزاین کراوە کە بەردەوام لە هۆشیاری بڵاو ڕاستە تەوەری زانستێکی بەڵام تەوەرێکی تەواوی هۆشیاری بە ئاگاهێنانەوەی کۆمەڵگایە یەکێک لەوانەکانیان ئیکۆتۆریزمیان هەیە واتە گەشتیاری ژینگەیی یانەیە بە شێوەیەکی هاوسەنگ وانەی مێژووی کەلەپوریان هەیە لە ڕووی ژینگەییەوە واتە هەر خۆی شێوازی وانەکانی خوێندکارەکانیشمان جۆرێک لە هۆشیاری بە ئاگاهێنانەوەی کۆمەڵگای تایە بۆیە زۆرینەی کات ئێمە چالاکیەکانمان هەم بۆ خوێندکارەکان هەم خوێندکارەکانمان بۆ کۆمەڵگا بەم شێوازەدا ڕێژراوە. هیچ پامێکی ترماوە بەڕێزت ئاماژەی پێ بکەی لەم ڕۆژەیە و بە ئامادەبوونی ئەم میوانە خۆشەویستانە کە بتەوێت زانیاریەکان زیاتر بگەێنی. وڵا تاکە پێیان ئەوەیە کە ئێمە شاخەکان بەس بۆ جوانی و خۆشی بینین بەکارنێنین کاتێککە گەشتێکی شاخەکەین لە بەری شاخەکان لە ڕووی ژینگە و ئاوهەوایەکی پاکمان بۆ دابینەکەن سەوزاییمان بۆ دابینەکەن فێنکیمان بۆ دابینەکان شێ و شنەبامان بۆ دابینەکەن لە هەمان کاتە ئاوی سازگار و پاکمان بۆ دابینەکەن بۆی کاتێک کە ئەچین ئێمە گەشتێکی شاخەوانیەکن خاستە تایبەت لەم ساڵانی دواییە گەشتی شاخەوانی پێگاتە و ژینگەیەکەی وەکو خۆی بپارێزی دەست خۆش زۆر سپاس بۆ جەنابەت سپاس بۆ دکتۆرە ژینۆ خالیت بەڕێزیان ڕێخەری چالاکیەکانی تایبەت با ڕۆژی گیانی چییە کۆمەڵێک زانیاری پێبەخشین جا ئێستا چمە لای میوانێکی دیکەی پرۆگرامەکەم خاتو دنیا کامیلم کەمبالم لەگەڵا بێت خاوەنی کۆمپانیایەکی گەشتیاری کۆمەڵێک زانیاری لێوەرەگرین خاتونگیان سپاس بۆ ئامادەبوونت هەر با لەوە دەست پێ بکەین بەڕێستان وەکو کۆمپانیایەکی گەشتیاری چۆن بیرتان کردەوە بە هەماهەنگی لەگەڵ کۆلێژی زانستە ژینگەیەکانە لەسەر تەواوی ئەم سیمینار و چالاکیانە بەشدار بن ئامانجەکەتان لە چیا بوو؟ پێشەکی پیرۆزبایی ڕۆژی چیا لە سەرجەم شاخەوانان و ژینگە دۆستانەکەم بەڕاستی ئێمە وەکو کۆمپانیا گەشتیاریەکان ڕۆڵێکی گرنگمان هەیە لە پاراستنی ژینگە لەبەرەوەی بۆ ئەوەی تەئسیری خراپی گەشتیار نەهێڵین لەسەر ژینگە پێویستە چەند شتێک هەیە بیکەین چۆن ژینگە پارێزین چۆن هۆشیاری ئەو بڵاوکەینەوە کە گەشتیارانیشمان ژینگەکەمان پارێزن چکە بەڕاستی بۆ بەردەوام وەکو ئەزانین ئابووری گەشتیاری یەکێکە لە ئابووریە هەرە گرنگەکانی کە احتیمادی ئەکرێتە سەر و بۆیە پێویستمان بە بەردەوامێتی هەیە لەوەیە و یەکەم شت بۆ بەردەوامێتی ئەو گەشتیارە پێویستمان بە بەردەوامێتی پاراستنی ژینگە هەیە ژینگەکەمان وەک خۆی بمێنێتەوە بۆیە پێویستمان زانین کە ئێمە بەشداریکەین لەمەیە و بۆ هوشیارکردنەوەی چەنەها شەریکاتی سیاحی و نووسینگە گەشتیارەکان و ڕێبەرە گەشتیارەکانیش هەروەها. زۆر باشە بە کورتی هیچ کۆمنتێکی ترزماوە بخیتە ڕویان کۆتا قسەت نەما.
زۆر سپاس زۆر سپاس بەخێراتی سپاس بۆ خاتو دنیا کەمالیش بە ڕێزیان وەکو خاوەنی یەکێک لە کۆمپانیا گەشتیاریەکان بە خوشحاڵیەوە بەشدار بوون لەم تەواوی چالاکیانەیە بۆ ئەوەی زیاتر ڕێنمایی و زانیاری گرنگ ببەخشن هەم با گەشتیارانی خۆشەویست بۆ ئەوەی لە مەترسیەکانی پیسبوونی ژینگە بیپارێزن و لە هەمان کاتە ئەنجامدانی ئەم جۆرە چالاکیانەش وەکو دوومیانەکەی پێشوم ئاماژەیان پێکرد کارێکی زۆر گرنگە و ناوبەناویش ئەم جۆرە سیمینارانان لە کۆلێژی زانستە ژینگەیەکان و تەواوی ئەو کەسانی کە لە بواری ژینگەیە کارەکەن هەوڵ بن ناوبەناو ئەم جۆرە سیمینار و چالاکیانە ساز بکەن بۆ ئەوەی کە ئێمە تەنیا بۆ بەسەربردنی کاتێکی خۆش تەنیا ئەم ڕۆژە بەدەستڕانەگرین نەخێت بە پێچوانەوە ئێمە بۆ پێدانی هۆشیاری و زانیاری لەسەر تەواوی ژینگە و ژینگەی هەرێمی کوردستان و ناوچە چیا و شاخەکانی هەرێمی کوردستان بتوانین کۆمەڵێک زانیاری وەرگرین بۆ ئەوەی بتوانین بانکی زانیاریەکانمان لە بواری ژینگەیشە و ئەوانەی کە حەز بە بواری ژینگەیەکەن زیاتر دەوڵەمەند بکەن ئەمە بەشێک لە زانیاریەکان بوو کە ئەمڕۆ لە کەمپی چوارتە سەرباز زانکۆی سلێمانی و کۆلێژی زانستە ژینگەیەکانی زانکۆی سلێمانیش سازیان کرد بۆ ئەم چالاکیانە ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانم فەرموون